ڕۆژی جیهانی پشتیوانی لە قوربانیانی ئەشکەنجە. ڕۆژی 26 ژوان ڕۆژی جیهانی پشتیوانی لە قوربانیانی ئەشکەنجە بوو. ئەم ڕۆژە لە ساڵی 1990 لەلایەن کۆبوونەوەی گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانەوە بە ڕەسمیەت ناسرا و لە ڕۆژمێری ئەم ڕێکخراوەیەدا تۆمار کرا. لە کۆی 192 وڵاتی ئەندامی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان 50 وڵات و لەوانە کۆماری ئیسلامی پەیماننامەی قەدەغەکردنی ئەشکەنجەیان ئیمزا نەکرد. دیارە تۆمارکردنی ئەم جۆرە ڕۆژانە لەلایەن کۆبوونەوەی گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانەوە کە توانایی بەڕێوەبردننی هیچ بڕیارێکی نییە بربەستێک لە بەردەم ئەم دەوڵەتانەی ئەشکەنجەگەر پێک ناهێنێت، بەڵام ڕاگەیاندنی ئەم ڕۆژە دەرفەتێکە بۆ لە قاودانی ئەم دەوڵەتانەی کە کردەوەی دژە ئینسانی ئەشکەنجە بەڕێوە دەبن. بە پێزانیاریەکانی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەیی ئەشکەنجە لە 111 وڵاتی جیهان بەڕێوە دەچێت. ئەم ئامارە هەڵبەت بەپێی ئەم مانە بەرتەسکەی کە بۆرژوا لیبراڵەکان لە ئەشکەنجە دەیکەن ئامادە کراوە و لەم ئامارانە بۆ نمونە برسیەتی، ڕووداوی شوێنی کار، کوشتار و خەسارەکانی سەرچاوەگرتو لە شەڕ، ئێعدام، پێشێلکردنی مافەکانی منداڵان، توندوتیژی لە دژی ژنان و هیتر بە حیساب نایەت. لە ڕوانگەی سۆسیالیستیەوە ئەم جیهانی کە نیزامی سەرمایەداری بۆ مرۆڤ خوڵقاندوێتی پڕ لە جۆرەکانی ئەشکەنجەیە، بەڵام ئێمە لێرەدا هەر لەم چوارچێوە بەرتەسکەدا باسەکەمان درێژە پێدەین. پێش ئەوەی کە ئاماژە بە بەڕێوەبردننی ئەشکەنجە لە کۆماری ئیسلامی وەک ئەشکەنجەگەرترین دەوڵەتی جیهان بکەین، پێویست بە وەبیرهێنانەوەیە کە بەڕێوەبردننی ئەشکەنجە لە ئاسی جیهان و بەتایبەت دوای ڕووداوی 11 سێپتامبری 2001 و هێرش بۆ سەر بورجەکانی دووقلوی ڕێکخراوی تیجارەتی جیهانی لە نیویۆرک و بینای پێنتاگۆن لە ئەیالەتی وێرجینیا بەربڵاوتر و تندتر بووە. دەسەڵاتداران و سەرمایەدارانی ئامریکا بە کەڵک وەرگرتن لەم ڕووداوە جنایەتکارانەیە نەتەنها هێرشیان کردە سەر ئەفغانستان و عێراق، بەڵکو بەڕەسمی ئەشکەنجیان خستە دەستوری کاری خۆیانەوە. سەرەڕای ئەوەی کە پرۆفسۆرەکان و نووسەرانی دەستەڕاستی بەڕەسمی و عەلەنی باسی پێویستی بەڕێوەبردننی ئەشکەنجەی جەستەیی و ڕەوانیان لە ڕاگەیەنەرەکان هێنایە گۆڕێ، بەڵام بیرروڕای گشتی ئەمریکا هێشتا تا ئەو ڕادەیە ترسی لێ نەنیشت بوو کە دەرفەتی بەڕێوەبردننی بەرنامە بۆ داڕێژرا و سازماندراوی ئەشکەنجە لە خاکی ویلایەتە یەکگرتووەکان بە دەوڵەتی ئەم وڵاتە بدات. هەر بۆیە جۆرج بۆش سەرۆک کۆماری ئەو کاتی ئامریکا و ئۆرگانەکانی ژێرفەرمانی لە ڕێگەی دەوڵەتانی ئەشکەنجەگەر کە ساڵها بوو لەلایەن ئامریکا و پشتیوانیان لێ دەکرا لە ڕێگەی هەڵسوکەوتی هەندێک دەوڵەتانی دواکەوتوو و بە کەڵک وەرگرتن لە زیندانی ئەبوو غرێب لە عێراق و زیندانی گوانتانامۆ لە خاکی داگیرکراوی کوبا و چەند زیندانی نهێنی دیکە دەستیاندایە ئەشکەنجەی زیندانیانی سیاسی. ئەشکەنجە لەلایەن دەوڵەتی بریتانیاشەوە بەڕێوە چووە و راپۆرتەکانی پەیوەندیدار بەم ئەشکەنجانەش بە شێوەیەکی بەربڵاو بووەتەوە. لەپاڵ ئەم دەوڵەتە بەناو دموکراتیکانە دەوڵەتانی ئەشکەنجەگەر لە جیهاندا هەن کە وەک دیکتاتۆری ناویان لێ دەبرێت و لە سەروی هەمویانەوە کۆماری ئیسلامی دەبیندرێت. سەبارەت بە ڕادەی ئەشکەنجەی بەرنامە بۆ داڕێژرا و سازماندراو لە زیندانەکانی کۆماری ئیسلامی لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا زۆرێک لە قاودراوە و بەڵگە و مەدرەکی زۆر بڵاو بووتەوە. کۆماری ئیسلامی داهێنەری درندانەترین شێوەکانی ئەشکەنجە لە دژی نەیارانی سیاسی خۆی لە ناو زیندانەکان بووە و هەر ئێستاش ئەم کردەوە جەنایەتکارانەیە لە زیندانەکانی ئەم ڕژیمە بەردەوامە. جگە لەمانەش کۆماری ئیسلامی بە پێی یاسا قەساس، شەلاق لێدان، بڕینی ئەندامانی لەش و هیتر وەک ئەشکەنجە نازانێت و وەک سەزایەک کە بە پێی یاسا بەڕێوە ئەچێ ناویان لێبات. بەڵام ئەشکەنجەگەری حکوومەتی ئیسلامی بە مانای بەربڵاوی خۆی بەم بابەتانەی کە ئاماژەیان پێکرا بەرتەسک نابێتەوە. کردەوەکانی پۆلیسی ئەمری بە معروف و نەهی لە مومکەر جگە لە ئەشکەنجە چ ناوێکی دیکەی هەیە؟ ئایا ئیعدام و بەتایبەت ئیعدام لە پێشچاوی خەڵک ئەشکەنجە و پەرەدان بە ئەشکەنجەگەری نییە؟ ئایا هەوڵدان بۆ بەهێزکردنی پیاو سالاری و ئیزندان بە کوشتنی ژنان بە بیانووی ناموسپەرستی پەرەدان بە ئەشکەنجە نییە؟ ئایا داسەپاندنی هەژاری مطلق بەسەر زیاتر لە 20 ملیۆن ئینسان و هەژاری نسبی بەسەر نزیکەی 50 ملیۆن کەس ئەشکەنجە نییە؟ ئایا بێبەشکردنی مناڵان لە خوێندن و
پاڵپەیوەنانیان بۆ سەر شەقامەکان، معدەنەکان، کورە پەسخانەکان و شوێنی فەرشچنین سوکایەتی پێکردن نییە؟ ئایا فرۆشتنی منداڵان و بەتایبەت کچان لە بازارەکانی سێکسدا بەڕێوەبردنی ئەشکەنجە لە دژی ئەم منداڵە مەحسومانە نییە؟ ئەمە بابەتێکی ئاشکرایە کە کۆماری ئیسلامی وەک گشت ڕژیمەکانی خزمەتگوزاری سەرمایە و دەوڵەتانی سەرمایەداری ئەشکەنجەگەر و پەرەپێدەری ئەشکەنجەیە، بەم جیاوازیەوە کە ڕژیمی ئیسلامی لەم مەیدانەدا درڕندەتر لە باقی ئەم ڕژیمانەیە. پەرەپێدان بە ئەشکەنجە لە جیهان و وەرگرتنەوەی دەستکەوتە دیموکراتیکەکان کە لە ماوەی دەیان ساڵ خەبات داوەدی هاتوون سەرچاوەکەی لە قوڵبوونەوەی قەیرانی سەرمایەداریدایە. بەڵام خەباتکارانی لایەنگری مافی مرۆڤ بەردەوام و لە هەر مەجالێکدا بۆ بەرتەسکردنەوەی توانای دەوڵەتەکانی بورژوازی و لەوانە کۆماری ئیسلامی لە بەڕێوەبردنی ئەشکەنجە خەباتیان کردووە و ئەم خەباتە هەر بەردەوامە. ئەوان لە ڕۆژی جیهانی پشتیوانی لە قوربانیانی ئەشکەنجە ورە و عەزمی خۆیان بۆ قوڵترکردنەوە و ڕێکخراوترکردنی ئەم خەباتە جەزم دەکەن.